کورد لە مێژوودا چەندین هەورازون شێوی بینیوە چەندین کارەساتی بەسەر هاتووە بەڵام گرنگە ئەم کارەساتانە ئەمە بتوانین دڵمان بگات بە هەموو جیهان بتوانین ئەم کارەساتانە بە جیهان بناسین ئەمەش لە ڕێگەی ناساندنی پرسی جینۆسایدی کوردە کە دەکرێت ئێمە لە ڕێگە جیاوازەکانەوە بتوانین ئەم پرسە بە جیهان بناسێنین بە وڵاتانی دیکە بڵێن کە کورد لە مێژوودا چەندە ئازار دراوە چی بەسەر هاتووە هەر بۆیە لە سلێمانی کۆنفرانسێک بۆ ناساندنی جینۆسایدی کورد و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیا سازکرا ئەمە دووەمین کۆنفرانسە و دووەمین ساڵە کە ئەنجام ئەدرێت و ساز ئەکرێت لەم کۆنفرانسەدا حەوت وڵاتی نێودەوڵەتی بەشدار بوون لە کۆنفرانسەکە بۆی ئەمە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لەسەر کۆنفرانسەکە و هەروە لەسەر ڕنگدانەوەی پرسی جینۆسایدی کورد لە ئەدەب و هونەر و میدیادا با میوانداری زۆر بەڕێز کاکسەر خەڵخەفار با خۆشحاڵیەوە لە نێو سەودۆ لەگەڵمانە ئامادەیە کاکسەر سڵاو لێ بێت و بەخێر بێت سڵاو بۆ بینەران سڵاو بۆ کەناڵە جوانەکەی کورسات کە بەردەوام لە ڕووماڵی کار و چالاکیەکانی وەزارەتی ڕۆشنبیری و هونەرایەت بەردەوام حزورتانەیە سپاس بۆ ئامادەبوونێ سەرتا پێمان خۆشە لە دووەمین کۆنفرانسی پرسی جینۆسایدی کورد بۆمان باس بکەیت ناسانێک بۆ کۆنفرانسەکە. بەڵێ سەرەتا ئەمەوێت دەستخۆشی لە تەواوی هەموو ئەو کەسانە بکەین کە هاوکارمان بوون لە سەرخستنی کۆنفرانس لێرەوە مێجارێکە دەستخۆشی لە جەنابی کاکوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کەوا بەردەوام هاوکاری ئێمە لە ڕێخستنی تەواوی فیستیڤال و کۆنفرانسەکانمان بەڕاستی هەر لەم کۆنفرانسەشە بەڕێزیان چوار خەڵاتی ئاڵتونیان دابین کردووە بۆ چوار هونەرمەند چوار نووسەرکەوە لە ناخۆ لە دەرەوە کاریان لەسەر جینۆسایدی گەلەکەمان کردووە سوپاس بۆ وەزارەتی ناوخۆ سوپاس بۆ وەزارەتی دارایی سوپاس بۆ پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ هەموو ئەو دەستانەی کە هاوکار بوون بۆ دووەمین جار بۆ دووەمین ساڵ توانیمان دووەمین کۆنفرانسی جینۆساید و ڕنگدانەوەی لە ئەدەب و هونەر و میدیادا ڕێک بخەین دیارە کۆنفرانسی ئەم ساڵمان کۆنفرانسەکە گۆڕانکاریمان کرد لە بەرنامەکانی ئەویش بە زیادکردنی میدیا بۆ کۆنفرانسەکە و کردمانە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ ساڵی دووەم کۆنفرانسەکە بۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتی دەستان خۆش بێت کە باز لە جینۆساید دەکەین بیرمان بۆ بەڵگەنامەی یاسایی ئەچێت بەڵامیەوە جیاواز لە بەڵگەنامە یاسایەکان باز لە ئەدەب باز لە هونەر و باز لە میدیاکەن ئەم هەر یەک لەمانە ئەدەب هونەر میدیا ئەتوانن چی بکەن کە یاسا پێی نکراوە کاک ڕەوان بخۆت ئەزانی ئەمڕۆ ئەوەی ئەتوانێت ڕۆڵی سەفیرێک ڕۆڵی باڵوێزێکی کارا بجێڕێ بۆ تۆ فیلمێکی سینەماییە تابلۆیەکی هونەریە کە پێویستی بە ڤیزا و بە پاسپۆرت نییە پێویستی بە لۆبیکردنی نییە زۆر جار تۆ لە ڕێگەی تابلۆیەکەوە لە ڕێگەی فیلمێکی سینەمایی و ئەتوانی غەم و ژانەکانی میلەتەکەت بگەینتە دنیای دەرەوە بگەینتە مەحفەلی نێودەوڵەتی بیرمان نەچێت لە ساڵی 2006 پشکۆ عەباس بە تابلۆیەک توانی ڤان فرانسڕات خاوەنی ئەو کۆمپانیا هۆڵەندەی کەواچێکی کیمیایی فرۆشتا حکوومەتی عراقی بۆ کیمیابارانکردنی هەڵەبجە بیاتە دادگا تەنها تابلۆیەک بووە شایەت حاڵ ئەم تابلۆیە 2 ساڵ لە دادگای لاهای نمایش کرایەسە تابلۆکە لە مۆنومنتی هەڵەبجە پارێزراوە کەواتە تابلۆیەک توانی ڕۆڵی سەفیرێکی کارە ڕۆڵی کەسێکی کاریگەر ببینێت لەوەی کە کۆمپانیایەک ئەو تاوانە گەورەی کردووە بدێتە دادگاوە 15 ساڵ ڤان فرانسڕات زیندانی کراوە زیاتر لە 1 ملیۆن دلار غرام کرا کەواتە ئەکرێ بڵێن لەوە ئەومان بۆ دەرەکەوێت کە ئەکرێمە بە شێوازێکی جیاوازتر کار بکەین بۆ ناساندنی پرسی جینۆسایدی کورد لەوەی ئەم جارە بە ڕێگا هونەریەکەوە بێت بتوانین پەیامێک بگەێنین وەرە بە بەشداری وڵاتانی دیکەش بێت لەبەرەوەی هەمیشە وترێت بۆی وڵاتان و جیهانیش بزانێت کە ئەم پرسە گرنگانە هەیە و پێویستە کاریان لەسەر بکرێت بیرمان نەچێت زۆربەی ئەو وڵاتانی کە ژێردەستە بوون و ئێستا بوونەتە وڵات و خاوەنکیانی خۆیان بەشێکی زۆر لەو با بڵێن بودجەی کە ساڵانە هەیەە تەرخانی ئەکەن بۆ بواری سینەما بۆ بواری ئەدەب و هونەر بۆ بواری شعر چۆن ئەمانە کاریگەریان هەبێت لەسەر ئەو دەوڵەتانەی کەوا نەتاوکو ئێستا ئەم تاوانانیان بە جینۆساید نەناساندووە وڵاتێکی وەکو ئەرمینیا کە 63 دەوڵەت بە شێوەیەکی فەرمی ئەو تاوانەی ناساندووە
تاوەکو ئێستا بەشێکی زۆر لەو بودجەی کە ساڵانە تەرخانیەکەن بۆ لۆبیکردن بۆ ئەوەی ئەو دەوڵەتانی تاوەکو ئێستا ئاعترافیان بە تاوانەکەیان نەکردو بۆی ئەتراف بکەن لە ڕێی لۆبیکردنی کاری پەرلەمانتاریەوە لە ڕێکاری هونەریەوە کاری سیاسیەوە بەڕاستی ئێمە بمانەوێت ئەم تاوانە بەرینە مەحفەلی نێودەوڵەتیەوە بە چەند ڕێگایەکی لەو ڕێگانە ڕێگای هونەری و سینەمایی. باشە بەشداری پێکردنی حەوت توێژەری حەوت وڵاتی جیاواز توێژەرانی حەوت وڵاتی جیاواز چی بە دۆسیەکە بەخشێت؟ بۆ مەبەستان چی بوو لەوەی کە لە حەوت وڵاتی جیاوازەوە توێژەرانی ئەو وڵاتانە بەشداری کۆنفرانسەکەیان کرد؟ بیرمان نەچێ بەشێکی زۆر لە فۆتۆگرافەران نووسەران نێودەوڵەتی لە تاوانی ئەنفالە لە تاوانی کیمابارانی هەڵەبجەیە لە تاوانی با بڵێن کوردە یەزیدەکانە لەوانە کاریان کردووە و ڕۆڵیان هەبووە نووسینیان هەبووە کاری فۆتۆگرافیان کردووە ئەمانە هەرێک لەمانە توێژینەوەیان هەبووە ئێمە ویستمان جارێک کە ئەمە بەرینەوە مەحفەلی نێودەوڵەتی ئەمە بکەینە کاری ئەم کۆنفرانسە بکەینە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەمە یەکەمین ساڵە کۆنفرانسەکە نێودەوڵەتی بێ و ساڵانی ئایندە زیاتر زۆر باشەکەواتە ئەمە دووەم ساڵە پلانتانەیە لەوەی کە ساڵانی داهاتوو بە شێوازێکی جیاوازتر و بە ئەزمموی جیاوازترەوە کۆنفرانسەکە ئەنجام بدرێت بزەبەت ئەمانوێت ساڵانی ئایندە ئەم ساڵ حەوت دەوڵەت بەشداری کرد لە ساڵانی ئایندە لە چەندین دەوڵەتیکە بەشداری تیا بکەن و کۆنفرانسەکە کۆنفرانسێکی زانستی و ئەکادمی بێت. بەڵێ دەستان خۆش بێت و ئەو توێژینەوەی کە لە کۆنفرانسەکە پێشکەران هیچ بیرتان نەوەکردەوە کە هەندێک لە توێژینەوەکان یان توێژینەوە بەهێزەکان کاری لەسەر بکرێت و بهێڵدرێتەوە؟ تەواوی ئەو توێژینەوانەی کەوا ئێستا تەقدیم کراون هەموو ئەمانە ئەکرێتە بەرنامەی کار و پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت و تەقدیمی لایەنە پەیوەندیدارەکان ئەکرێت بۆ ئەوی کاری لەسەر بەڵێ تەواوی توێژنەوەکان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان. ساڵانە بورەڕەوان ساڵانە چەندین فستیڤاڵ ئەنجامەدرێت چەندین کۆنفرانس ئەنجامەدرێت بۆ بەڕێست ئاماژەت پێکرد کە ئەم توێژینەوانە ئەخرێتە بەردەست بۆی کە کاری لەسەر بکرێت بەڵام تا چەند گرنگە ئەمانە لە کاتی خۆیان ئیتر کاریان لەسەر بکرێت بۆ ئەوەی نەچینە ساڵی داهاتوو بۆ کۆنفرانسەکەی ساڵی داهاتوو هێشتا توێژینەوەکان و پرۆژەکانی ئەم کۆنفرانسە کاری لەسەر نەکرابێت. وەڵا بە دڵنیاییەوە ساڵی ڕابردوو لە کۆنفرانسی یەکەم کۆنفرانسەکە کرا یاداش و تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان کرا و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان کاریان لەسەر کردووە و ئەمەش بە دڵنیاییەوە کاری لەسەرەکرێت. کاکسەر مەترسی گەورە لەم دۆسیانەیە تایبەت بە گەلی کورد بە تایبەت باز لە جینۆساید بکەین لە بیرکردن یان لە بیرچوونەوەیە بەپی تێپەڕینی کات لە بیرکردنی دۆسیەکەیە بەپی تێپەڕینی کات ئایا ئەدەب هونەر میدیا چۆن نەتوانن ببنە بەربەستێک تا ئەم دۆسیانە لە بیر نەچنەوە؟ زۆرێک لەو تاوانانێت لە ڕابردووە بەرامبەر بەگەلەکەمان کراوە توانین بڵێن ئەوەی کە پاراستوێتی شەعرە ئەوەی کە پاراستوێتی چیرۆکە ئێستا زۆر چیرۆکەیە دەمادەم ئەجێڕێتەوە هەنووسێتەوە بەشێک لەو تاوانانە کە بەرامبەر بە گەلەکەمان کراوە لە ڕابردووە لە ڕێی شەعرەوە لە ڕێی چیرۆکەوە تۆمار کراون. ئێستاش لە هەرێمی کوردستان ئەو تاوانانێک کە بەرامبەر میلەتەکەمان کراوە گەرچی هەوڵێکی تا ڕادێ ئەتوانم بڵێم ڕێک نەخراوە بەڵام ئەم تاوانانە تۆمار کراون. من تەمەناکەم و داوا ئەەکەم حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی ئەکادمی زانستی دروست بکە بۆ ئەوەی وەک سنتەرێک تەواوی ئەو تاوانانەی بەرامبەر میلەتەکەمان کراوە لە ڕابردووە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی تۆمار بکرێن و ئەمانە تەرجەمە بکرێن ئایا لە ڕێی فیلمەوە بێ لە ڕێی چیرۆکەوە بێ لە ڕێی هەر کارێکی هونەریەوە بێ بگوازێتەوە بۆ مەحفەلی. زۆر جار هەوڵی ئاساییکردنەوەی ئەم دۆسیانە ئەیرێت بە تایبەت بۆ نەوەکانی داهاتوو کە بە شێوەیەک دۆسیەکەیان بۆ باسەکرێت کە دۆسیەکی زۆر ئاسایی بێت. باز لەوە ناکرێت کە جینۆساید نەخێر دۆسیەکی ئاسایی نیە دۆسیەکی زۆر گەورەیە. بەداخەوە تاوەکو ئێستا نەمانتوانیوە ئەم کەیسانە لە بوارە پەروەردەیەکەیە ئێمە جێگیر بکەین. ئەم تاوانانەی کە بەرامبەر میلەتەکەمان کراوە ینی تەنها بە ڕستەیەک دوو ڕستە لە مەناهیجی خوێندنە ئاماژەی پێکراوەش لە قۆناغی بنەڕەتیە زۆر زەرورە بۆ ئێمە میلەتی کورد ئەم تاوانانە لە یاد ناکەین ئەم تاوانانە بنووسرێنەوە و بەتایبەت لە بوارە پەروەردەیەکەیە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەرکیانە ئەم تاوانانە لە بوارە پەروەردەیەکە لە بواری خوێندنە ئاماژەی پێ بدرێت.
بێت. زۆر باشە ئەماشت بەوە کرد ئەم چیرۆکانە دەماودەم ئەگەردرێنەوانێ بەڵام ئەبین هەندێکجار ئەم چیرۆکانە کاتێک کە ئەگەردێنەوە لەوانەیە هەندێکجار دەستکاری ئەکرێت هەندێکجار بەڕاستی ئەشێوەندرێن ئەم چیرۆکانە تا چەند گرنگە لیژنەیەک هەبێت با بڵێن فلتەرێک هەبێت پێشەوەی ئەم چیرۆکانە بچنە بواری سینەماوە بچنە لە بواری هونەرەوانێ ئەم چیرۆکانە بەڕاستی کاریان لەسەر بکرێت کە ئەمە چیرۆکە ڕاستیەکانن ئەمە چیرۆکانن کە کورد بەسەری هاتووە بەڕاستی بەڵێ خۆی زۆر زەرورە ئەو تاوانەی کە ئەکرێت ڕاستە خۆ تۆ شاید حاڵ قسە لەگەڵ شاید حاڵا بکەی هەنی بەشێک زۆر ئەو شاید حاڵانە ئێستا لە ژیانە ماون بەشێکیان کۆچی دواییان کردووە ئێمە لە هەڵەبجە زیاتر لە 22 تاقانەی کیمیابارانمان هەبوو تەنها خۆیان لە ژیانە ماون هەر یەکە لەمانە ئەگەر ئێمە بە خێرایی لێدوانیان لێوەرنەگرین مقابلەیان نەکەین هەمومان ئەمرێکی دیاریکراوانەیە و کۆچی دواییەکەین بۆیە زەرورە تاوەکو ئەو کەسانەی کە شاد حاڵن لە ژیانە ماون تۆ بێیت ئەمانە باوڵێ مقابلە بکەیت و ئەرشیف و دۆکیۆمنتیان بکەیت و دوایی کاری یاسایی لەسەر بکەیت. بەڵێ هیچ پلانێکەیە بۆ وەرگێڕانی هەندێک لە توێژینەوەکانی کە لە کۆنفرانسەکەی پێشکەش کراوە؟ ئێمە پلانێکی تۆکمەمان هەبوو لەگەڵ کەناڵی کورساتە زیاتر لە 100 کەسایەتیمان لە شاری هەڵەبجە لێدوان لێوەرگرتووە لە تەمەنە جیاوازەکان لەوانەیە کە بەشدار لەوانەیە کە لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە بوون ئەوانە ئێستا هەموو ئەرشیف و دۆکیۆمنت کراوە و کاریان لەسەر ئەکرێت کە تەرجەمە بکرێن بۆ زمانە بیانیەکان. چە باشە بۆم کۆنفرانسا توێژینەوەی زۆر هەبوو کەەوە هەڵبژاردەتان کرد بۆی ئەم توێژینەوانە لە کۆنفرانسەکەیە بخرێتە ڕوو؟ کۆمەڵە توێژنەوەی زۆر ئاڕاستەی ئەو لیژنەیە کرابوو بەڵێ تەنها ئەو توێژنەوانە قبول کرا پێوەرەکە بوو بۆ قبولکردنی تۆمەڵی پێوەرە بۆ ئەو پێوەرانە لای لیژنەی هەڵسەنگاندن. پلانی داهاتوو هەنگاوی دواتری کۆنفرانسەکە چیە؟ کۆنفرانسەکە لە ماوەی 1 ڕۆژ بۆ 2 ڕۆژە تەواو کۆتایی هات یان نەخێر بەردەوامیە بێت؟ کۆنفرانس وەک ئاماژەم پێکرد تەواوی ئەو توێژینەوانە لە دوتوێی کتێبەکە ئامادەی کردووە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکانی ئەکات و خۆی ئامادە ئەکات بۆ سێمین کۆنفرانس. زۆر باشە لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هەماهەنگن تا چەند هاوکاری ئێوەن بۆ ئەنجامدانی ئەم کۆنفرانسە؟ من لە سەرەتای لێدوانەکەمە سوپاسم کردن بەڕاستی تەواوی لایەنە پەیوەندیدارەکان بۆ هاوکاری و هەماهەنگیان هەر لە جەنابی کاکوبادەوە تاوەکو نووسینگەی بەڕێزیان تاوەکو وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆ و پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هاوکارمان دەستان خۆش بێت کاکسەر خەڵ شتێکت ما بێت لە کۆتاییە پەیامی کۆتاییت بگەێنیت. وەڵا من لێرەوە داوا لە تەواوی ئەو کەسانە ئەەکەم کە لە تاوانی ئەنفالە لە تاوانی کیمیابارانە چیرۆک و سەرگوزەشتەیەکیان هەیە تاوەکو ئێستا میدیا لە بەرامبەر میدیا باسییان نەکردووە یا خۆیان نانووسیوەتەوە داوایان لێ یەکەم ئەگەر لە ڕێی ڕیکۆردی مۆبایلەکانیشانەوە بێت ئەو تاوانانە تا خۆیان لە ژیان ناماون بیجێڕنەوە بۆ ئەوی لە فەوتان و لە نەناوچوون دەستە خۆش بێت.